لەم تۆرەدا باز لەو کەمپینە دەکەین کە چەند ڕۆژی ڕابردوو ڕاگەندراوە بە ناوی لەگەڵ چانین بە تەنیانین دیارام کەمپینە لەلایەن قوبات تاڵەبانی کە ڕاگەیەندراوە کاری لەسەر دەکرێت و وا بڕیارە بۆ ماوەی 8 ڕۆژ بەردەوام دێت. ئەمڕۆ پێنجەم ڕۆژی ئەو کەمپینەیە و لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە لە قەزا و ناحیەکان وارووا لە سنتەری شارەکان پشتگیری لەم کەمپینە دەکرێت کە بۆ داکۆکیکردنە لە مافی ژنان و وارووا هەوڵدانە بۆ ئەوەی کە ئەو پیاوانەی تند و تیژی بەرامبەر ژنان دەکەن سزای یاسایی بدرێن و بە سوڵحی ئەشایەری کێشەکان چارەسەر نەکرێت و چالاکوانی بواری ژنان بە شێوەیەکی گشتی ژنان لەسەر ئەم کەمپینە ڕاوبۆچوونی جیاوازیان هەیە و بازەوە دەکەن کە ئەم کەمپینە هۆکارێکە بۆ کەمکردنەوەی تند و تیژی بەرامبەر با ژنان و هەروەها بە سزاگەیاندنی ئەو کەسانی کە تند و تیژی بەرامبەر ژنان دەکەن. تایبەت بەم بابەتە لە ستۆدیۆی بەیانی کورسانی زۆر بەڕێز گوڵزار فەرج کانووسەر و ڕۆژنامەنووسە و لە هەمان کاتیشدا ئەندامی کەمپینی لەگەڵ تانین بە تەنیانین لەو کەمپینە هەژ ڕۆژێدا کار و چالاکیەکانیان بەردەوامی هەیە. خاتۆ گوزار سپاس بۆ ئامادەبوونت بە خێراتی. بەیانی ئێوەش باش ئازیزی سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس. دیارە ڕاگەیاندنی ئەم کەمپینە گرنگی خۆی هەیە. دەمێ باس لە گرنگیەکەی بکەی ئامانج لە ڕاگەیاندنی ئەم کەمپینە هەژ ڕۆژێ چیە و کار و چالاکیەکان لەم ڕۆژدا چۆن چڕ دەکەنەوە؟ بەڵێ سەرەتا دەستخۆشی بۆ بەڕێز قوبات تاڵەبانی کە هەر ڕێچکەی باوکی گرتووە کە ئەویش هەر هەموو کات لەگەڵ ژنانە بۆ و ژنانی بە سەرمایەکی لە بنەهاتووی کۆمەڵداناوە. زۆر سپاسەکەین وەکو کەسێکی سیاسی کە پشتیوانی ژنانە بۆ ئازار و نەهامەتەکان و بە سزادانی بکوژان و یارمەتی ئەوەیە کە ژنان لەو چەقبەستوەی خۆیان بێنە دەرەوە و دەنگ و ڕەنگێکی خۆیان هەبێت. باشە. لەم هەژ ڕۆژەدا چەندین کار و چالاکی بۆ با بڵێن تایبەت بە هۆشیارکردنەوەی ژنان بۆی کە ژنان مافەکانیان چین بە دیاری کراوی ئەم هەژ ڕۆژە دەتانەوێت چی بکەن بۆ ئەوەی کە ژنان زیاتر بە مافەکانیان ئاشنا بن و تند و تیژیش بەرامبەریان کەمتر بکرێت. بەڵێ کەمپینێکمان ڕاگەیاندووە لەلایەن هۆڵی تەوارەوە کە بە سەرپەرشتی خاتوو کافێ سلێمان و کنێر عەبدوڵڵا و چەندین تقریبەن سی چالاکوانی بواری ژنان و ڕێکخراوان بەڵێ سی ڕێکخراوی ژنان و کۆمەڵی چالاکی مەدەنی و کەسانی شارەزا کە لەم بوارەیە هاو هەڵوێستیان هەیە لەگەڵمان و کەمپینێکمان ڕاگەیاندووە کە لە پێنجشەممەوە 15 ئەکات بۆ 22 چەندین بوار و چالاکی ماخستۆتە ڕوو یەکەم ڕۆژ لە هۆڵی تەوار ئەوە بوو هەموو کۆبووینەوە لەسەر ئەوەی هەڵوێستێکمانە بێ دووهەم ڕۆژ کە هەینی بدانیشتنێکی ژنانە بوو لە جادەی سالم لە شەقام بۆ ئێمەیە سێهەم ڕۆژ تایبەت لە کەناڵی کورساتی ئازیز بەرنمەیەکمان هەبوو کە بەرنمەی فایل و دیار دەرخان کرابوو بۆ ئەم کەمپینە کە سێ نوێنەرمان هەبوو لە یەکێتی ژنان و بەڕێوەبەرەتی تند و تیژی لەگەڵ ناوەندی یاسایی. ڕۆژی ئەم ڕۆژ کە پێنجەم ڕۆژە وەستانە بەرامبەر دادگای سلێمانی بوو ئەوەی کە دادگای سلێمانی وەک ئەوەی کە یاسا و بەرقەراربوونی یاسایە لەوێ و گوێگرتنە لە ژنان و لە ڕاز و ئینەکانیان کێشەکانیان. ڕۆژی شەشەمیش لە مۆزەخانی ئەمنە سوورەکە پێشانگایە کە بۆ ئەو ژنانەی کە پێشانگا کە وێنەی جوانیان هەیە و کە معاناتی ژن و ئازارەکانی ژن ئەخەنە ڕوو. حوتەم ڕۆژیش یاریەکی نێوان فوتساڵ لە نێوان ینی ئافرەتانی هەولێر و کچانی سلێمانی بە لە هۆڵی ساڵح عەلی لە نزیک فڕۆخانی سلێمانی. هەشتەم ڕۆژیش کە 22 مانگەکە مەراسیمی کۆتایی لە هۆڵی تەوار ئەویش هەر پیاداچوونەوەیە کە بۆ ئەوانەی ئەو ڕۆژانی کە ئەو شتانی کە کرا و چالاکیانی کە کرا و هەمووی کردنە بە بەیاننامەیەک و ئەو بەیاننامەش ئەدرێتە دەست حکوومەت و کەسانی بەرپرس کە پێداچوونەوەی بکەن بۆ ئەوەی کە سزادانی بکوژان بکەن و نێڵن هەڵبێن لەو سزایە کە سزایەک بێت هیچ کات کەسێکی تر نەوێرێت دەست بەرێت بۆ ژن کە ئەو سزایە بینی یان زانی کە بە چ سزایەک ئەگات نەتوانێت ئازاری ژن بات و هەروە بە ئاسانی دەستی بچێتە ڕۆحی ژنێکەوە. باشە خاتۆ گوزار ئەوەی من تێبینیم کردووە لەم چەند ڕۆژەدا و بە دیاریکراوی لەم کەمپینەدا تێبینی زۆرتان لەسەر ئەو خاڵە هەیە سزادراوان و ئەو کەسانەی کە ژنیان کوشتووە خود ئازاری ژن دەدەن بە سزای خۆیان بگەێنرێ. ئەمە هۆکاری ئەوەیە کە تا ئیستش ئەو کەسانی کە تند و تیژی بەرامبەر بە ژنان دەکەن نەیانتوانیوە بە سزای خۆیان بکەن یاخود لە سزا دەربازیان بووە بۆیە هێندە جەخت لەسەرم خاڵە دەکرێتەوە؟ بەڵێ
وتەیەکی جوان هەیەڵێ گەر دەتوێت کولتوری میلەتێک بزانیت ئەبێ بە کولتوری ژنەکانیان ئاشنابیت کەواتە ژنان ئاوێنەی کۆمەڵن کە ئاوێنەی کۆمەڵن ئەبێ ئێمە بە چاوێکی ڕێزەوە سەیریان بکەین سیمۆن دی بۆڤوار ئەڵێت ئەوە کولتورە ئەو مەخلوقە بە مێ یا لاواز دەئانێ لەبەر ئەوەی ئەو ئینسانێکە ڕۆڵێکی گرنگی هەیە لە کۆمەلگا کە ئێمە ڕۆڵێکی گرنگی هەبوو هەروان نابێت دەستمان بە ئاسانی بچێتە ڕۆحی ئەو دایکە لە هەمان کاتە ڕۆڵێکی گرنگ ئەگیێڕێ لە کۆمەلگا نابێ ئێمە هەروە بە ئاسانی کەی بمانێ بیکوژین کەی قەیناکە ژن ئەگەر هەڵەیەکی هەبێ پێداچوونەوەی بۆ بکرێت بەس لێرە زۆر شتێکی نامۆ و ناخۆشێک کە هەر بە کللتور ئێمە بۆمان ماوەتەوە ئەم سڵحی عشاعری بڕوا بکە ئێستا ئەگەر چەند کەسێک یعنی ژن بکوژێت بیری لەوایە ئەڵێ بە سڵحی عشاعری یان بە چەند مەبلەغێ پارە بە چەند پیاوچاکی ڕیشت پێ ناکرێ ئەمە تۆ دەستی بچێتە ڕۆح و گیانی کەواتە ئەکرێ بڵێن ئەو کەسانی کە سزای ژن دەدەن یا توندوتیژی بەرامبەر ژن دەکەن یاخود دەبنە هۆکاری ژن کوشتن لە سزا دەربازیان بۆ هۆکاری کە بە تایبەتر لە ناوچەکانی دەروی یان قەزا و ناحیەکان بەدەر لە سنتەرەکان سوڵحی ئەشاری زاڵە تێیدا بڵێ زیاتر ئەوانە ڕیشەشی کێشاوە بۆ ناو شار بەڵێ بۆ هەموو لایەنەکان هەروەک یەکە بەڵام من هیوادارم ئەو سڵحی عشاعرە نەمێنێ سڵحی عشاعر بۆ نێوان دوو کەسە کە شەڕێکی بەسیط یان پێکدادانێکی بەسیطیان بێ بەڵام تۆ ڕۆح دەستی بچێتە ڕۆحی کەسێک کە خوا خۆی بەو گەورەی خۆی خەڵقی کردووە ئەمە سڵحی عشاعری پێ ناوترێ بڕوا بکە ئەو هەموو شتێک بە یاسایی بە سڵحی عشاعری ناکرێت بە یاسایی جوانتر و باشترە باشە هۆکار چێتە ئێستا لە مرۆوە کێشەکان زیاتر بە سڵحی عشاعری بۆ یاسا یاخود با بڵێن کەمتر بە سزای یاسایی گەیشتون هۆکارەکە پەیوەندی بە خودی یاساکەوە هەیە یا پەیوەندی بەو کەلتورەوە هەیە کە لەناو کۆمەڵگەکە هەیە بێگومان پەیوەندی بە کللتورەکەەوە هەیە کە ئەویش ڕێچکەی شکان و بۆ هەتا سەردەمانێکی زووە کە زوو یاسا بەرقەرار نەبووە بەڵام سپاس بخوا ئێستا یاسا بەرقەرارە لە هەموو چین و توێژێکا و وردەکاری بۆ یاسا کراوە هیوادارین ئێمە وەک ژنان کە یاسا بچەسپێ و بە سزای توندیان بگا بۆ ئەوەی کە هەچ کاتێک ویستی سزای ویستی تاوانێ بکات سزاکەی لە بەرچاو بێ پێش ئەوە و نەتوانێت دەستی بۆ بەرێ باشە ئەم کەمپینێت تا چەندە هۆکارە بۆ شارکردنەوەی ژنان بە مافەکانیان تا چەندە ئەو دەرفەتەی ڕەخساندووە بە ڕادەیەکی زۆر ئەم دەرفەتەی ڕەخسانوە لەبەر ئەوەی کە هەموو ژنان دەنگ و ڕەنگیان هەیە بە دەنگ لە بەردەم دادگایە ئەوەستن لە جادەی سالم هەموویان بە کەمپینەکە و بە یاداشتی خۆیانەوە کە خەڵگرگییان لێڕا ئەگرێ حکوومەت بە پرسان هەمویان چاودێرن هەمویان ئاگادارن هیوادارین ئەمانە هەمووی بێ بە کۆبوونەوەیکی باش و بەیاننامەیەکی باش و حکوومەت بچوی پێدا بخشێنەوە یاسا بەرقەرار بێت باشە یەکێک لە چالاکەکانتان لە بەردەم دادگای سلێمانی کە لەو ڕۆژەدا لەوێ کار و چالاکیتان دەبێت بەڵێ ئەمڕۆیە بەڵێ ئەمڕۆ لە بەرامبەر دادگای سلێمانی دەتانەوێت پەیامێک بگەێنین لە بەردەم دادگای سلێمانی بەڵێ ئەمانی و پەیامە بگەێنین کە ئیتر بەستە ژن کوشتن بەستە قوتاربوونی تاوانباران بەرامبەر یاسا سەروەر بێ یاسا کە یاسا لە وڵاتێکا سەروەر بوو ئەو وڵاتە ئاشتی خوازی و ئاشتی و پێکەوەژیانە لە نێوان هەموو تاکەکانی کۆمەڵە باشە خات و گوڵزار ئامارەکان تایبەت بە توندوتیژی بەرامبەر بە ژنان چیمان پێدەڵێن لە تایبەتی لەم ماوەی دواترا دەکرێت بڵێن ئەمە ڕووی لە هەڵکشان کردووە یاخود پێچەوانە بەڵێ بە تایبەتی ئەم ماوەیە زۆر ڕووی لە هەڵکشان کردووە ئێمەش تاکە وڵات نین کە ژن کوشتنی تیاابێ لە هەموو وڵاتەکانە هەیە ئەم ژن کوشتن و پێشێرکردنی مافی ژنانە بەڵام لەبەر ئەوەی کە لە وڵاتی ئێمە بە دۆخێکینا هەموارە ئەڕوا بێموچەی و زیاتر ئەو بێموچەیەوە لە ژن ئەکات کە تەقبولی ئەوە نەکا کە داوای هەشتێ لە خێزانی بکان نەبێت ئەمەشەوی بە کێشەیەکی عیلی سەر هەڵ ئەیە بۆ کێشەیەکی گەورەتر و ڕەنگە پیاوان لەمەوە لەبەر ئەوەی کە خۆشیان زۆریان کەم دەرامەتێکی وایان نییە سەر هەڵ ئەگرێ بۆ ئەوەی کە تووڕەبوون و کێشەکە گەورە ببێ و لە ناو خێزانە بێ بەهۆیەوەی دەستیان بچێتە خوێنیە کەواتە کرێ بڵین دیارترین هۆکارەکانی ژن کوشتن لە ئێستا لە هەرێمی کوردستان ئەم قەیرانە ئابووری و دارایی کە بە ڕوبەڕی کۆمەڵ بۆتەوە بەڵێ زۆر بە پلەی یەکەم ئەوە توانی بڵێ ئەنج دوای پلەکانی تر بەڵێ ئەوە هۆکارێکی گەورەیە باشە
ڕۆڵی ڕێکخراوەکانی تایبەت بە ژنان و لە نێویشیانایەکێتی ژنان بۆ بنبڕکردنی ئەم کێشەیە یاخود بنبڕکردنی دیاردەی ژن کوشتن و ئازاردانی ژنان و زەوتکردنی مافەکانیان لەکوێی هۆشیارکردنەوەی ژناندایە دەکرێت بڵێن ڕۆڵی کاریگەری بینیوە لەم ڕۆوە؟ بەڵێ ڕۆڵێکی کاریگەری و بەرچاوی هەیە بۆ بەرچاوڕۆنی ژنان بۆی بزانن مافەکانیان لەکوایە چۆن داوای مافەکانیان کەن بە شێوەیەکی یاسایی بەڵێ ڕۆڵێکی گرنگی هەیە یەکێتی ژنان بۆ ئەم کەمپینۆ هەر لەبەر ئەوەش بوو ئەم کەمپینە ڕاگەیەنرا وەکو دەنگی ئەو ژنە چاوساوانی کە دەنگیان بە کەس ناگە بۆ ئەوی ئەمانش ئەو دەنگە بگەین بە حکوومەت و بەو هیوایی چارەسەرێک بدۆزنەوە بۆ ئەم کێشە گەوران. باشە دیارترین ئەو ژنانەی کە پەیوەندی بە یەکێتی ژنانەوە دەکەن باسی کێشەکانیان دەکەن کە کێشەی خێزانیان دەیە کە باس لەوە دەکەن پیاوان تونند و تیژیان بەرامبەر دەکەن و بەتایبەتیش لەم چەند ڕۆژەیە کە ئەم کەمپینە چرتر کراوەتەوە دیارترین کێشەکانیان چێ و تا چەندەوای کردو ژنان زیاتر پەیوەندی بە یەکێتی ژنان و بەم کەمپینەوە بکە و داواکاریەکانی خۆی بگەێنێت. بەڵێ ئەو کێشانەی کە ڕووی ڕوبەڕووی ژن ئەبێتەوە لە لای من یەکەم کە وەکو بن بەرچاوڕوونیەک وەکو ژنانم بینی وەکو لە ناو ژنانە ئەوەیە یەکەم بێموچەی و بێداراییە من داوای زۆرم لە حکوومەت و بەرپرسیاران هەیە ئەوانی کە گویان لێمە ئەو ژنانەی کە لە ماڵەوەن تکایە با هیچ نەبێت موچەی ماگانیان بۆ ببڕێتەوە ئەگەر هەر نەبێ کەمترین 100,000ێکیش بێت لەبەر ئەوەی کە ژن ئەگەر موچەیەکی هەبێ ئەگەر وەزعی دارایی خۆی هەبێ ئەو نە ئەو کێشانەی قوڵ نابێتەوە لەبەر ئەوە ئەو کێشانی کە سزای سێ سزا هەیە بۆ ژن کە پیاو بەرامبەری بکە یەکەم سزای جەنگی دەرونیە کە لە ماڵەوە بیکە یان باری سێکسیە یان باری داراییەکەیە بڕوا بکە ئێستا ژن لە هەر سێ بارەکەیە ئەژی یعنی ئەگەر یەکێتی ژنانێک ئەگەر ئەم ڕێکخراوانە نەبێ دەنگی پێی بگە لەو زۆر منکوب و هی نەبن. باشە کەواتە با بڵێن کردنەوەی سیمینار واروەها چالاکی هاوشێوەی ئەم کەمپینە تا چەندە کاریگەری لەسەر هۆشیارکردنەوەی ژنان بەجێهێشتووە تا ڕاستەیەکی زۆر باش. بەڵێ دیارە پشتگیریکردنی ئەم کەمپینە جگەلەوەی کە لە سلێمانی و لە ناوچەکانی دیکە بۆ نمونە لە سۆران لە چەمچەماڵ لە هەڵەبجا ژنان پشتگیری خۆیان بۆ ئەم کەمپینە دەربڕیوە بە شێوەیەکی گشتی تەواوی ڕێکخراوەکانی هەرێمی کوردستان واروە ئەوانەی پشتگیری ئەم کەمپینە دەکەن تا چەند دەتوانی یانە یەکدەنگ یەکە ئاراستە کار بکەن بۆ ئەوەی ژنان لەم بارودۆخەی ئێستەی کە وەکو باسی دەکەی لە ڕووی دەرونیەوە لە ڕووی داراییەوە چەند لایەنێکی دیکە توندەتیژی بەرامبەر دەکرێت بوەستێنرێ. بەڵێ کاریگەری زۆری هەیە چونکە تۆ ئەم ژنانە کە ئەم کێشانیان هەیە ئەم عاناتانیان هەیە ئەم کێشە معاناتانیان هەیە ڕوبەڕووی ئەبێ یەکێک بن ئەبێ یەکێک بێ قسەیان بۆ بکات بە خۆشحاڵێکی زۆرەوە کە یەکێتی ژنان ئەم بواری بۆ ڕقسانون کە هەچ کەسێک کێشە و گرفتێکی هەیە خۆی واڵا کاتەوە ئەم ئازار و مەینەتیانی بخاتە پێش چاو. بەڵێ زۆر سپاس بۆ میوانەکەمان گوڵزار فەرج نووسەر و ڕۆژنامەنووس لە هەمان کاتیشدا لە کەمپینی لەگەڵ چانین بە تەنیانین لە ماوەی ئەم ڕۆژدا کار و چالاکی دانێ. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان.